2014ەوە بەردەوام وفد ئەنێرێ بەڕاستی پابندنەبوونی دەسەڵاتدارانی حکومەتی هەرێم بۆ مەرجانێک کە بەغداد دایناوە کۆ بۆ ڕەوانەکردنی نەوت و داهاتی کوردستان بەرامبەر بۆ موچانێک کە ئەینێرێ ئەوە پابندنەبوونی ئەم دەسەڵاتە ئەوە وای لێ کردوین کە یعنی ئەوە فدانە بەردەوام بڕۆن یعنی ئەوان شتێکی واضحیان کرد داناوە حکومەتی مرکزی وتێتی ئەمە مەرجمە ئێوە داهاتم بنێ من پارەتان ئێمێ بۆ موچە هەرێم بەسەر بەخۆیی نەوتی فرۆشت ئەمە بودجەمان وەرەگرت لە 17 بودجەی عێراقمان وەرەگرت زائدەن ئێمە کەمێک لە نەوتەکانی خۆشمان ئەفرۆشت بە تورکیا بەڵام دوای ئەوەی کە کرا بەسەر بەخۆی ئێمە کە نەوت بفرۆشین و داهات وەرگرین هەر بۆ خۆمان داهاتە سنووریەکە خاڵە سنووریەکانە داهاتی ناو هەرێمی کوردستان بە هەموو داهاتەکانە هەر بۆ حکومەتی هەرێم بوو کەواتە ئێمە سندوقێکیشمان نەبوو کە لە پەرلەمانی کوردستان پەرلەمانتارانی گۆڕان داوای سندوقێکیان کرد کە بۆ داهاتی کوردستان بکرێتە ئەم سندوقە لەوە دابشکرێ بە ئاگاداری پەرلەمان و بە ئاگاداری یعنی هاوڵاتیان بەڵام ئەوە بەداخەوە نەبوو بۆیە ئێمە یعنی دوای ئەوەی کە هەرێم سربەخۆ نەوتی فرۆشت بەغدا دەستی لێ هەڵگرتین و ئەوە زەرێکی زۆری هەبوو بۆ هاوڵاتی فەقیری کورد ناڵێم دەسەڵاتداران بە پێچەوانە دەسەڵاتداران ئەوەندەی کە دەوڵەمەند بوون و هەتا ئێستا تێر یعنی هێشتا ئیکتیفایان نەکردووە لەو دەوڵەمەنیە دینجار نەک هەر پەرلەمانتاران نەک هەر ئەوانەی لە ناو پەرلەمان و ئەوانەی لە ناو سیاسەتان حتا هاوڵاتی ئەتیادی ئێستا بۆ بە سیاسی یعنی مناڵێک بپرسە ئەڵێ ئێمە بەشێکی لە عێراق دەکەواتە ئەبێ بە پێی یاساکان ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ عێراق بۆ مرکز نەک ئەوە قانزاجی هاوڵاتی کووردە نەک قانزاجی دەسەڵاتدارانی هەرێمە ئەوان قانزاجی خۆیان لە ڕێککەوتنەکانیان لەگەڵ ئێران و لەگەڵ بەغدا لەگەڵ تورکیا ببوورە بۆیە لە قانزاجی خۆیانە ئەگەر کەمێک بیر لە هاوڵاتی بکەنەوە هەڵبەتە وایان نەئەکرد باشە ئێمە زانە و پرۆفشنەڵ یعنی لە بواری اقتصاد و لە بواری نەوت فرۆشتن و ئەوانە چەندین کەسایەتیمان هەیە بۆچی هەر ئەو دوو بنەماڵەیە چون ڕێکەوتن لەگەڵ تورکیا لەسەر فرۆشتنی نەوت بۆ 50 ساڵ و هەموو هینەکەشیان وەرگرتووە پارەکەشیان وەرگرتووە ئێمە پێیانەڵێن کو ئەو پارەیە کە وەرتان گرتووە پێیانەڵێن بۆچی ئێوە ئیمزای ئەو ڕێکەوتنەتان کردەوە بە 50 ساڵ بۆ ئایا ڕەئی اختصاصەکانتان وەرگرتووە ڕەئی هاوڵاتی کوردتان وەرگرتووە ئێوە یاری بە مقدراتی ئەو میلەتتان کردووە کەواتە ئێوە ئەبێ ئێستا باجەکە من